الله طبياني خوشويست ل لكتشري سيت شابتري تو بردوام أبين ل واني أتوميك فيزيك إين سر شابتري دو particle property of wave بلاين تشكاتيك wave صفتي particle ور أكري بيقمان معلومي جنابتانا أجر أورق لكلاسيكال ميكانيكي مرحلية بينه كلاسيكال ميكانيك للايك تعاملي لقل ويفا بتنها أكرد ولا لايكش تعاملي لقل بارتيكلا بتنها أكرد واتا علاقيك نبو لنيوان ويف بارتيكلا نعم كأين سر مودرن فيزيك إين سر ليك دانو كوانتم يكاني مودرن فيزيك تماشا أكيد بلاين تشكاتك ويفك صفتي بارتيكلي ور أكرد كومالة تجارب من هي كومالة ظاهرة من هي لم شابترا باس يكين همو أو دياردانا هيج ليكدانويكي كلاسيكيان نية بلكو أبي ليكدانوي كوانتم ميكانيكيان بو بكريك وويفكا واللايتكا حساب ببارتيكل حساب بكري أو كاتا أتوين ليكدانويكي دروس بو دياردكان بكين بيش أوي بمسار بابتكا حزكم هلوكو ريفيوك الكترومagnetic ويف بيش ترخين دومانا كبيك ديك لتشي لكابلايزيشن كردني الكتريك ومagnetic فيلد كأوسيليشن أكن و أجولين بسبيد أوف لايت بخيري روناكي وهلو الكترومagnetic ويف أتواني بموجيكي نموذجي وكن موجيكي نموذجي تصرف كات The electric and magnetic field أو electric ومagnetic field أي لشبولكي كهرومغناطيسية هي وكوين لوينكا أي بينن خط الرشكان لقل خط السودكان ها أم السودانة لقل رشكان هو يكي كان magnetic field كيا وأيتريشن electric field كيا إيه vary together يعني بيكو أقورن لشبولكي كهرومغناطيسية أوكي the fields are perpendicular to each other وهروها فيلد الكتريك ومagnetic فيلدكا هردو كان بيبنديكولارن أستونن لسريك وهردو كيشان أستونن لسر أرالتي بلاوبونوي شبولكا كاتا هندشتيا كالباري شبولي كهرومغناطيسية وبيزانين أو شتانيك بيوسا بزاندي يكميان C is equal to يك لسر رجي أبسيلون نوت إي نوت ميو نوت إي نوت where mu naught and E naught were determined by magnetic induction and static Gauss law experiment. أم دوانا لكيو دياليكين لمagnetic induction أو mu نوتك وهروها E نوتكش لا static Gauss law experiment لمرحلة كالكهربائي خيونت أنا سيا كمان أجر أم دو قيمة تعويض كم E نوت و mu نوت تعويض كم تماشا كم سين بچن درجة the velocity of the speed of light سيجارن دتو أنهش مثل لسر سكند لفاكيوما ياخذ لفري سبيسا which known as to be speed of light from here لتجربة مايكلسون and مورلي experiment دوام شد كابيويل بيزان wave nature of light verified by interference phenomena أو صفتي موجي كدراوة طبال لايت كالين لايت صفتك موجي هي صفتك شبولي هي تحقيق كراوة بشي بظاهري interference عواتا با يقداتشون تالي يقداتشونو ليقداتشوني اللايتا دياردكاني بيقداتشون ديار دروس كريا لناوبر ما نهبو كونستراكتيف ديستراكتيف ما نهبو أما وايكرت كوا صفتي ويفي بدريتا باللايت وهروها هيرتز verified interference and velocity for radio waves وكي أم ظاهري interference لي تحقيق كرت زاناك بناوي هيرتز وهر أو زاناكي دوزليوا فيلوسيتي بو الراديو ويفا كان دوزليوا باشان إن سر بلاك بدي راديشن يكي لو تجرباني كا الكلاسيكال ميكانيكا نيان تواني كيرفيتينج يك معادلة وا اشتقاقا كالأقل داتا اكسبيرمنت يك بقريتوا طبعا كالين داتا اكسبيرمنتي أو سبيكترمي كلا بلاك بديو درجة بلكو كاتك تفسيركي طاي بوكرا كلايت ببارتيكل داندا كدواتر هلم بشائي نسري بابي نسر بلاك بدي راديشن زين بلاك بدي راديشن تيا the thermal radiation emitted by a hot body in general depends on the composition and
the temperature of the body. ئەو thermal radiationi ئەو تیشکە گەرمی کەوا لە تەنێکی گەرمەوە دەرەچێت بە شێوەیەکی گشتی احتیمال لەسەر پێکهاتەی مادەکە و هەروەها لەسەر تێمپریچەری مادەکەکە. However, there is a class of body لەگەڵەوەشە جۆرێکی تەنهەن call it black bodies کە پیان ئەڵێن black body which emit thermal radiation. کە ئەمانش چی دەرەکەن thermal radiationiان لێوە دەرەچێ کاتێک گەرم بکرێن طبعا. whose quantity and quality quantity يعني بڕەکەی ئەو radiation لێیان دەرەچێ بڕەکەی و نوعیەتەکەی جۆری radiationەکەی depend only on the temperature تەنها و تەنها اعتماد لەسەر تێمپریچەرەکاتە اعتماد لەسەر composition ناکات. For this reason the radiation emitted by such body is called the thermal radiation. بۆ ئەمە بەستەش ئەو radiationەی کەوا لەم تەنانەوە دەرەچێت پیانەوەچێ thermal radiation واتە چی تیشکی گەرمی پیانەوەترێت تیشکی گەرمی. Such bodies بەم بەدانە بەم بۆدیانە بەم تەنانە are named black bodies. پیانەوەترێت black body بۆ پیانەوەترێت black body because they absorb all the radiation that falls on it. چونکە هەموو ئەو تیشکەی ئەکەوێتە سەر بەدیەکە هەمووی ئەبزۆرب ئەبێ تەنێکمان هەیە ئەو تەنە هەرچی تیشکێکی بکەوێتە سەر ئەبزۆربی ئەکا کەواتە بەو تەنانەی کە ئەم جۆرە سیفەتەیان هەیە کە ئەبزۆربی هەموو جۆرە ڕادیێشنێکڵین هەموو جۆر ڕادیێشنێک واتە different wavelength radiation بکەوێتە سەریان ئەوان چێ بن ئەوان ئەبزۆربی ئەکەن. نمونەشمان وەکو چی لامپ black and platinum black ئەم دوو مادەیە nearest to ideal black bodies تقریبا نزیک چونکە ئێمە black ideal black body مان نییە بەڵام ئەمانە توێن نزیک بنەوە لە چیەوە لە black bodyەوە. Okay, for experimental purpose a cavity having a small hole can be regarded as a perfect black body because of its identical behavior with that of the perfectly black bodies. بۆی تەفسیری black body بکەین و جوانتر تێبگەن experimentally میتاڵێک ئێنین ئەم میتاڵە ناوی بۆشەکەین a small hole کونێکی بچووک لە میتاڵەکە ئەکەین و ڕادیێشنێکی بەو کونە بچووکە داخڵی ناو میتاڵەکە کەم چونکە میتاڵەکە ناوی فەراغە بۆشە تەماشاکەین لە ناوەوە کۆمەڵێک ریفلێکشن لە دیوارەکانە ڕوئەیە وەکو ئەبینن کۆمەڵێک لە هەر جادێکەوە ئینتراکشن ڕوو ئەدا نێوان ڕێدیێشنەکە لەگەڵ دیوارەکە بەشێک لە لایتەکە ئەبزۆر بەبێ و بەشێکیشی ریفلێکشنە بێ پاشان دیسان ریفلێکشن بەشێکی تا وادێن لە ئەنجامە هەموو ڕێدیێشنەکە لە ناو میتاڵەکە لە ناو کەیڤەکە چی ئەبێت ئەبزۆر بەبێ. بۆیە ئەڵێنەها لێکچواندنی ئەنەلۆجی بکەین لەگەڵ کیا لەگەڵ بلاک بەدیە هەموو ئەو ڕێدیێشنەی بە different wavelength ئەکەوێتە سەر بلاک بەدی ئەبزۆربی ئەکا لێرەش لە ئەنجامی ئەم کۆمەڵە ریفلێکشنەی لە هەر ریفلێکشنێکیشا بەشێک لە ئینەرجیەکە ئەبزۆرب دەبێت و لە کۆتاییە هەموو ئینەرجیەکە چیە بێ هەمووی ئەبزۆرب دەبێت. بۆیە ئەمە باشترین نمونەیە کە بتوانین لێکچواندنی بکەین بەچی لەگەڵ بلاک بەدیە. پاشان ئێنە spectral distribution of energy in thermal radiation بزین ئەو سپێکترەمەی کەوا دەستمان ئەکەوێ لە ئەنجامی ئەوەی کە ئێمە تەنێک بلاک بەدیمان هەبێ حتمما گەرمەکرێت کە گەرمی کرا چی ئەدا ڕێدیێشنی لێوە دەڕاتە emission of radiation ئەکا کاتێک سپێکترۆمیتەرێک ئێنین لەو سپێکترۆمیتەرێ بمانەوێ ئەو تەیفە ڕەسمکەین تەماشا ئەکەین وەکو لە وێنەکە ئەیبینن سپێکترەمەکەمان بەم جۆرە دەرەچێ کاتە the spectral energy density ئەو spectral energy density یعنی energy density فانکشنە بۆ frequency یا frequency یا wavelength فەرقی نییە ئەکرێ بە هەردووکیان بێ چونکە وەکو وەزانین ئێمە C is equal to lambda جارانی frequency. The spectral energy density was measured at different temperature with special spectrograph. ئێمە ئەتوانین ئەم energy density قیاسکەین لە تێمپریچەری مختلفە وەکو ئەیبینین T1 T2 T3 سێ دەرەجە حراری جیاوازن بەکارهێنانی چیەوە بەکارهێنانی شەبەنگ پێوێکەوە. The energy density was plotted against the wavelength at different temperature. The results obtained may be summarized as follows. کەواتە ئەو energy density کەوا دەرئەچێ ڕەسمیەکەن لەگەڵ wavelengthە ئەمە wavelengthەکەیە
ئەتوانین ئەم تەفسیرانەی بۆ بکەین ئەو ریزڵتانی کە هەمانە دەستمان نەکەون ئەتوانین بەم جۆرە کورتی کەینەوە سەمەڕایزیان بکەین. یەکەم at a particular temperature لە تمپریچەرێکی دیاری کراوە بۆ نمونە با بڵین T1 واز لە T2 T3 بهێنین لە T1 ئەمە T1 لە T1 بەتەنها. At a particular temperature the spectral energy density increase with increasing wavelength لەگەڵ زیادبوونی wavelength ئەمە ئەم محورە زیادبوونی wavelength هەتا wavelength زیادکە تەماشا ئەکەم energy density زیادەکە and attains a maximum value تا ئەگاتە قیمە ئەگاتە peak positionەکەمان ئەگاتە ئێرە and then و پاشان then falls to zero نزیک ئەبێتەوە بەرەو کوێ نزیکی سفر ئەبێتەوە for longer wavelength بۆ ئەوەی بۆ wavelength درێژەکان تەماشا ئەکەین ئەم ئینەرجی دێنسیتیکەوە لە بڵک بەدیەکەوە دەرەچێ ئەم سیفەتە هەیە سەرەتا دووبارە یەکەمەوە لەگەڵ زیادبوونی وێڤلێنگتە ئینەرجی دێنسیتەکەمان زیادەکە تا ئەگاتە قیمە تا ئەگاتە پیک پۆزیشنەکە پاشان لە هەر ئەگەر وێڤلێنگت زیاد بکرێت تەماشا ئەکەین ئینەرجی دێنسیتەکە کەمەکە بەرەو زیرۆ بوون ئەڕوا ئەمە یەکێک لە تەفسیرەکانی یەکێک لە خاصەتەکانی و پاشان دووەمیان as the temperature is increased پاشان ئەگەر تمپریچەرمان زیاد کرد T1 مان کرد بە T2 یا کردمان بە T3 ئەزانین T3ش گەورەترە لە T2 و گەورەترە لە T1 کاتە as the temperature is increased the wavelength واتە ئەم لەندا مەکسیمەمە پیک پۆزیشنەکەم corresponding to maximum energy density ئەلێرە maximum energy density مانێ ئەلێرە maximum energy density مانێ ئەلێرە maximum energy density ماندێ shifts towards the shorter wavelength region شفت ئەکا بەرەو کوێ هەتا تمپریچەر زیادکەنەوە T1 کرد بە T2 کردن بە T3 گەورەتر لە T2 گەورەتر لە T1 تەماشاکەم پیک پۆزیشنەکەم شفت ئەکا بەرەو کوێ بەرەو وێڤلێنگتی کورت بەرەو وێڤلێنگتی کورت واتە بەرەو فریکوێنسی زۆر. It was experimentally found by Wien ئەمە بە عەمەلی لایەنکێ زاناوینەوە دۆزراوەتەوە و ئەم معادلەمان هەبوو لەمدای مەکسیمەم واتە ئێرە ئەوە لەمدای مەکسیمەمە بۆ T2 ئێرە کە ئێمە خوارەوە دێمە ئێرە ئەمە ئەبێتە لەمدای مەکسیمەم بۆ T3 ئەگەر ئەلێرەشەوە بێمە خوارەوە لەکوێ لە مێحوەری ئێکسیدا ئەبێتە لەمدای مەکسیمەم بۆ T1 کەواتە لەمدای مەکسیمەم جارانی تێمپریچەرەکەمان ئەمە تێمپریچەرەکە بۆ T1 ئەگەر 1000 کلڤن بێ ئەم تیە ئاگاتان لێ بێتە لە بەکان بە کلڤنە بە سیلیسیە نییە T2 بە کلڤن T3 بە کلڤن کاتە لەمدای مەکسیمەم جارایەتی ئەکاتە کۆنستانتێک ئەمەش قیمەتی کۆنستانتەکە ئەم ریلیشنە is known as Wien's displacement law POT Wien's displacement law ئەمە خاصەتی دووەمی ئەو سپێکترەمەی کە بە عەمەلی دەستمان کەوتووە لە بڵاک بەدیەوە. سێم خاڵ as the temperature is increased جارێکی تر ئەگەر تمپریچەرمان زیاد کردەوە T1 مان کرد بە T2 مان کرد بە T3 the total energy density for all wavelength increased ئەگەر تەماشاکەین زاینەها ئەمە بۆ T1 ئەگەر 1000 کلڤن بێ ئەمە بۆ T2 تەماشا ئەکەین زیاد ئەکا بۆ هەموو wavelength شفتەکەمان بۆ هەموو wavelength زیاد ئەکا ئەمە T3 بۆ هەموو wavelength ئەویش زیاد ئەکات. It was found that the total energy density which is equal to the area under the curve is proportional to the fourth power of the temperature. تەماشاکەن کاتێ تمپریچەر زیاد دەکەن T1 مان کرد بە T2 total energy density زیاد بوو باشە ئەگەر تەمسیلیکەین بە area under the curve بۆ T1 area under the curve ئێرە چۆن تەحدیدم کردووە ئێرە کە ئەیکەینە T2 area under the curve زیاد ئەکا زیاد دەکا ئەگەر کردمە T3 تەماشا ئەکەن area under the curve تەواو زیاد دەکا لەگەڵ زیادبوونی تمپریچەرە کەواتە وتمان total energy density کە ئەکاتە area under the curve is proportional to the T4 جار لەگەڵ T4 جارە کە ئەمە پێ ئەوترێت چی پێ ئەوترێت ستیڤان بۆڵتسمانس لۆ و پاشان ئەم عیلاقەیە اشتقاق ئەکەین لە نمونەیەەکە.
دين السر classical theory of black body radiation پیش بین سر کوانتم ميكانيك بزاين لكلاسيكال ميكانيكا چەند هەوڵێک دراوە بۆ ئەوەی بتوانن تەفسیرێکی دروست بۆ ئەو سپێکترەمەی کە بە ئەکسپێرمێنتاڵی لە بلاک بەدی ڕێدیشنەوە دەستمان دەکەوێت معادلەیەکی بۆ شتیقاکەن کە بتوان فیتینگ بکات لەگەڵ ئەکسپێرمێنتەکە بۆ وانەش یەکەم جار زانایەکمان هەیە بە ناوی واینس لۆ لە ساڵی 1893 دا بە اعتیمادن لەسەر یاساکانی تێرمۆداینەمیک ئەوەی نیشاندا دە ئینەرژی دێنستی ئین بلاک بەدی ئەو ئینەرژی دێنستی لە بلاک بەدی ڕێدیشنەوە دەستەکەوێت بەپێی ئەم معادلەی بۆ دانا تەماشاکەن ئەم معادلەی کە بۆ لەرەن سیوەن لەسەر لەندا پێنجار ئی تو پاور ماینەس سی2 لەسەر لەمدا تی سیوەن سی2 کۆنستانتن تی تێمپریچەر و لەندا وەی فلێنکتە و ئینەرژی دێنسیەکەشدا لێ بۆ لەمدا و بۆ تی تەماشا ئەکەین Wien's law can be made to fit the experimental curve in the shorter wavelength. ئەم معادلەیە لە وەیڤلێنگتی کورتا زۆر جوان فیتینگی کرد لەگەڵ چیە لەگەڵ ئەکسپێرمێنتەکە بەڵام لە وەیڤلێنگتی درێژا کاتێ وەیڤلێنگتمان زیاد کرد تەماشا ئەکەین ئەلێرە بۆ وەیڤلێنگتی درێژ یەکی نەگرتەوە بۆ چون کاتێ وەیڤلێنگتی درێژ تەعویزەکەین تەماشاکەین کێربەکەمان ناگەڕێتەوە بەرەو سفر بەڵام ئەکسپێرمێنتەکە ئەبێ بگەڕێتەوە بەرەو کوێ بەرەوتر بۆیە ئەم یاسایی واینسلۆ تەنها لە وەیڤلێنگتی کورتا توانی سەرکەوتوو بێ بەڵام نەیتوانی تەواوی سپێکترەمەکە لێک باتەوە بۆیە تەنها سەرکەوتوو بوو لە وەیڤلێنگتە کورتەکانە خۆتان وەرن تەعویزکەن جارێ لەمدا بە سەفر دانین جارێ لەمدا بە مالانی هەیەدان بزین ئەلێرە چیمانەیاتێ تەلبەکان بۆ خۆتان تەعویزیکەن لەمدا سفر ئەها ئاگاتان لە یەک شتی زۆر ورد بێ ئەلێرە لەمدایەکمان هەیە لە ژێری کەرتا لەمدایەکمان هەیە لە ئەکسپۆنێنشەڵە ئەوەی کە سەیتەرە بەسەر ئەم معادلە ئەکا ئەکسپۆنێنشەڵە چونکە گۆڕانکاریەکانی ئەکسپۆنێنشەڵ زۆر سەریعترن لە گۆڕانکاریەکانی تر ئەکسپۆنێنشەڵ زۆر زوو سەیتەرە بەسەر وەزعەکە ئەکا واتە ئەو معادلەیە چی کۆنتڕۆلی کردووە ئەکسپۆنێنشەلەکە کۆنتڕۆلی ئەکات بۆیە گۆڕانکاریەکانی سەریعترن کەواتە ئەم جارێکی تر ئەڵێمەوە واینسلۆ لە وەیڤلێنگتی کورتا سەرکەوتوو بەڵام لە وەیڤلێنگتی درێژە فەشەلی هێنا بەت فێڵز in the longer wavelength region وەکو ئەبین لەوێنەکە پاشان محاولاتی تر هەبوو لەلایەن ڕایلی لەگەڵ جینە ڕایلی لەگەڵ جینە دوو زانابوون made an attempt to derive a better radiation law on the basis of the following assumptions ئەمانیش جارێکی تر چیان کرد محاولەیان کرد بۆ ئەوی بتوان تەفسیرێکی دروستی ئەو سپێکترەمەی کە لە بلاک بەدی ڕێدیشنەوە دەستمانەکەوێ بکەن بۆ ئەم مەبەستە اعتیمادیان و چەند ئەسەمپشنێکیان کرد چەند فەرەزیەکیان کرد فەرەزیەکەی یەکەمیان the radiation in a cavity is electromagnetic in nature هەمومان نەزانین ئەو ڕێدیشنەی کەوا لە میتاڵەکە باسمان کرد هەوتمان ڕێدیشنێک ئەڕواتە ناو میتاڵەکە و کەیڤیتی میتاڵەکە ئەوەیە فراغە یعنی بۆشە ناوەکەی حتمما لایتەکەمان چیە ئەلکترۆمەگنەتیکە لە طبیعەتدا ئەو لایتەمان چیە ئەلکترۆمەگنەتیک in a metallic cavity لە میتاڵیک کەیڤیتەکەی کە لە سلایدی پێشووترە ئاماژەمان پێکرد کە لێک چواندنمان کردوتان بۆی بتوان ئەکسپێرمێنتاڵی لە بلاک بەدی تێبگەین تەشویحمان کرد بەچی بە میتاڵێک و ناوەکەی بۆش بێ in a metallic cavity whose walls are perfectly reflecting ئەگەر وای دایاننا کە دیوارەکانی ناوەی بە تەواوەتی چیەکەن ڕفلێکتنگ ئەەکەن ئەنی ئەو تیشکەی ئەکەوێتە سیان ڕفلێکی یەکەن ڕفلێکشنی یەکەن واتە دیوارەکان پێرفێکت تیشکەکە ڕفلێکتکەن و بیگەڕێنەوە لەم حاڵتە کە پێرفێکتبوون the superposition of incident and reflected waves of each frequency results in the formation of standing waves with nodes at the walls لەم کاتا کە تیشکەکە سەر دیوارەکە ئەکێ ڕفلێکشنەکات و جارێکی تر لە دیوارێکی ترەوە ڕفلێکشنەکە ئەم بەردەوامی ئینسیدنت و ڕفلێکشنە سوپەرپۆزیشن و ئەکا کە تیشکەکان سوپەرپۆزیشن بچنە سەر یەک کە چوونە سەر یەک چی دروستەکەن ستاندینگ وەیڤ دروستەکەن و هەروەها ئەو ستاندینگ کە دروستیان کرد نۆدەکانی لەکوێن گرێکانی لەناو وۆڵەکانن بۆ لە وۆڵەکانان چونکە لە هۆڵەکانە کاتی ئەڵین نۆد لە وڵایە کەواتە ئینەرجی لەو منتیقەیە لە نۆدەکانە سفرە the number of standing waves ژماری ئەو standing waveانەی per unit volume
in the frequency range mu and mu زائدا d mu is given by this relation كواتا ژمارەی ئەو ستاندنگویڤانە لێکیەکی قەبارە ولا frequency range mu زائد d mu ئەتوانین بەم معادلەیە دەستمانکەوێ n mu d mu ژمارەی ستاندنگویڤەکانە کاتە 8 پای mu دووجار d mu دابەشی سی توانی سێ ئەی بە دەلالەتی وەیڤلێنگث بە دەلالەتی وەیڤلێنگتیش ئەتوانین زۆر بە ئاسانی بیدۆزینەوە چونکە هەر c is equal to لەمدا جارانی mu لەمدا جارانی کاتە لە شوێنی هەموو میوەکی ئێرە ئێمە ئەتوانین چی دانین ئەتوانین سی لەسەر لەمدا دانین ئەم معادلەی 2/5مان دەست دەکەوێت ئەمە ئەسەمپشنی یەکەمی ڕایلی لەگەڵ جینە ئەسەمپشنی دووەم the theory of equipartition of energy is also valid for electromagnetic waves هەروە theory equipartition energy جارێکی تر دەست ئەدا بۆ شەپۆلی کارۆمەغناطیسی according to this theory بەگوێرەی ئەم theory the average contribution of each degree of freedom to the total energy of a system is 1/2 kT کاتە ئەو average energy the average contribution of each degree of freedom هەر degree of freedom مێک بە چەند بەشداری total energy ئەکا بە 1/2 kT هەر degree of freedomێک کە یەکەمان چییە is voltesman konusunda and T is the temperature of the system. A standing wave is a system of 2 degree of freedom. Standing wave. چند degree of freedom man هەیە لە standing 2 degree of freedom man هەیە بۆ یەکێکیان one corresponding to the electric field and the other to the magnetic field. کەڵین degree of freedom کەواتە لە شەپۆلی لە standing wave لە شەپۆلی وەستاوە 2 degree of freedom man هەیە یەکێکیان electric field دەکەی ئەوتریان magnetic field دەکەی کەواتە 2 degree of freedom جاران 1/2 kT چونکە هەر یەکێک لەوانە ئەلکتریکەکە بە 1/2 kT بەشدارە ئەی مەگنەتیکەش 1/2 kT کەواتە 1 زائیدەن 1 ئەکاتە 2 جارانی 1/2 kT کەواتە the average energy of each standing wave ئەکاتە kT 2 لەگەڵ 2 کورت ئەبێتەوە کەواتە average energy according to the Rayleigh engine بۆ هەر standing wave ئەکاتە kT کەواتە the energy density of radiation in the frequency range mu and mu زائدا d mu in a cavity maintained at a temperature is كاتو energy density ل frequency range mu زائدا d mu أكاتا معادلة 2/6 u energy density كيا أكاتا 8 باي kt mu دوجار d mu دابش يسي توانسي بیرتان نەچێ لە معادلەی 6 بۆ 2 بۆ 4 و 2 بۆ 5 ئێمە number of standing wave مانەوەکەی کردە 8 پای میو توان 2 دی میو دابەشی سی توان 3 کاتە ئەمە لە چیەوە هات ئەمە لەو ئینەرژی کە هەمان بوو ئەڤەرێج ئینەرژیەکە کە چەند بوو بۆ standing wave KT بوو کاتە KTەکە ئەڤەرێج ئینەرژیمان جارانی ژمارەی standing waveەکان کردووە واتە KT ئەڤەرێج ئینەرژیەکە و ئەی standing waveەکان نمبەریان 8 پای میو توان 2 دی میو دابەشی سی توان 3 ئەی in terms of the wavelength بە دەلالەتی wavelength ئەم معادلەی سەرەوە لە شوێنی هەموو میوەک سی لەسەر لەمدا تعویض ئەەکەین معادلەی 2/8 مان دەست دەکەوێت u لەمدا دی لەندا ئەکاتە 8 پای KT دی لەندا دابەش لەمدا توانی 4 کاتە معادلەی ئیکوێشنی 2/6 و 2/8 represent the Rayleigh Jeans formula for blackbody radiation ئەمانە پیانەوترێن معادلەکانی ڕایلی و جینی بۆ کێ بۆ blackbody radiation ئەگەر سەرنجێکی کورت بدەینە سەر معادلەی 2/8 ئینەرژی دەنسیتیمان هەیە بەڵێ هەمانە و لەندامان هەیە بەڵێ هەمانە ئەگەر لەمدا بڕوا بۆ یعنی بۆ وەیڤلێنگتی درێژ واتە ئەگەر لەندا نزیک بێتەوە لە مالانیهایە ئەم قیمەتە هەرچەندێک بێت لەسەر مالانیهایە کەواتە ئەم ئینەرژی دەنسیتە ئەڕوا بەرەو زیرۆ بوون ئەلێرە هەرچەند لە وەیڤلێنگت زیادکەین ئەکسپێریمێنتەڵەکە بەرەو زیرۆ بوون ئەڕوا و هەروە ڕایلی لەگەڵ جینیشە معادلەکەیان بەرەو زیرۆ بوون ئەڕوا کەواتە تەوافقێکی تەواو هەیە لە نێوان هەردوو لە نێوان معادلەکەی ڕایلی لەگەڵ جینە
لەگەڵ ئەکسپێرمنتە لە وەیفلێنگتی درێژە. بەڵام با بڵین لە وەیفلێنگتی کووردا ئەگەر هاتوو ئەمە بەرەو زیرۆبوون بڕواتە لەندان نزیک بێتەوە بەرەو وەیفلێنگتە کورتەکان کاتێ لەمدا بەرەو زیرۆ بڕوە ئەم قیمەتە هەمووی بەرەو کوێ ئەڕوا بەرەو مالانیهایە دەڕوات واتە جارێکی تر ناگەڕێتەوە بۆ زیرۆ. بۆیە ڕێلی لەگەڵ جینە فەشەلی هێنا لە وەیفلێنگتە کورتەکانە بە پێچەوانەی واینسلۆ بە پێچەوانەی یاساکەی واینەوە کەواتە it fails really legal gene طبعا it fails to explain the experimental result in the higher frequency. higher frequency it means lower wavelength region وكو era. Instead لجياتي of finite energy density it predicts infinite energy density at extremely short wavelength. لباتي اوي ها لو wavelength كورتكانا energy density مان محدود به بەڵام بەپێی معادلەکە بەرەو کوێڕۆ بەرەو ئینفاینایواتە بەرەو مالانیهایە بەو جۆرەها کێربەکە درێژکەمەوە تەماشاکەم هەرچەند وەیڤلێنگت درێژ کەمکەمەوە بەڵام ئینەرژیدێنسەکەم بەرەو مالانیهایە ئەڕوا جارێکی تر ناگەڕێتەوە بەرەو سفر. This discrepancy ئەم جیاوازیە ئەم فەرقە between the theory and the experimental was dramatically called ultraviolet catastrophe. کاتە ئەم منطقەیە ئەم جیاوازەکە ئەمە بەرەو مالانیهایە بوون ئەڕوا ئەمەشیان بەرەو زیرۆ بوون ئەڕوا کاتە فەرقی ئیکسپێرمنتەڵ لەگەڵ معادلەکەی ڕالیجینە ئەو منطقە پێوترێکی ئەڵترافیۆلیت کاتەسترۆف واتە ئینهیاری منطقەی وێفلێنگتی کورتە لە بەکان ئەمە کە ئەڵێن ئەڵترافیۆلیت تەنها بۆ لایتی بینراو ڕاستە چونکە لە لایتی بینراوە کامە وێفلێنگتیان کورتە ئەڵترافیۆلیتەکان وێفلێنگتیان کورتە بەڵام ئەمە جوانتر وایە ئەم ئەڵترافیۆلیت کاتەسترۆفە وا تەفسیریکەینەوە ئینهیارێک لە وەیفلێنگتە کورتەکانە بۆ هەموو ینی عامیکەین ئەڵین لە وەیفلێنگتە کورتەکانە معادلەکەی ڕایلی لەگەڵ جینا تووشی کاتەسترۆف و ئینهیار بوو واتە لەگەڵ ئەکسپێرمنتەکە نەیتوانی یەک بگرێتەوە.